ئاگاداریەک لە زمناکۆوە بۆ ئازاد 1760 برادران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن. بە دروشمی لە زمناکۆ بۆ ئازاد 1760 برادران ئاگادار بکە حوتی مانگ زەماوەند بکەن. لە حوتی ئازاری ساڵی 1990 و لە دوای ڕانێ و بازیان راپەڕین گەیشتە شاری سلێمانی و چین و توێژەکانی شاری سلێمانی بە پشتیوانی پێشمەرگە و ڕێخستنەکان دژی زوڵم و زۆری ڕژەمی بەعسی فاشیزمی لە ناوچوو راپەڕین و هەرز و بەعس وەک بەفری چیاکان توایەوە و خۆی ڕانەگرت لە ئاست چەخماخەی گڕوتینی هاوڵاتیان و پێشمەرگە کە سلێمانی بووبووە بڵێسەیەک و دواتری شارەکانی تری وەک هەولێر و دووەک و کەرکووکی قودسی کوردستانیش راپەڕین. خەڵکی راپەڕەوی شاری سلێمانی یەکەم شوێن کە ڕزگاریان کرد بنکەی پۆلیسی سەیوان بوو لە گەڕێکی سەرکارێز، هاوکات گەڕگەکانی خەبات و سەرشەقام و فولکەی دەستاڕەکەش لەو بەعسیانە پاکرانەوە. هەر لە حوتی ئازاردا گەڕگەکانی شاری سلێمانی پاکرانەوە. ئەو زۆردارانی لە سلێمانیدا ببوونە مای ئێش و ئازار بۆ هاوڵاتیانی ئەو شارە هەر بە زوویی نەگەیشتنە نیۆڕۆ بە سزای گەلگەیەندران. تا ئێوارەی حوتی ئازار هەموو دەستگا داپڵۆسێنەرەکانی حیزبی بەعس لە شاری سلێمانی کۆنتڕۆڵ کرا تاکە شوێن کەمایەوە بەگرێکی لاوازی کرد ئەمنە سوورەکە بوو. بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان و ڕێخستنەکانی ناوشار و هاوڵاتیان بەور ئاسایانە بەگژیاندا چوونەوە و بە کۆتایی هاتنی ئەمنە سوورەکە حیزبی بەعسیش لە سلێمانی کۆتایی هات. هێزی پێشمەرگەی کوردستان و ڕێخستنەکانی ناوشار و هاوڵاتیانی سلێمانی هەمووان بوونە دەستێکی پۆڵاین و ڕوبەڕووی ئەو دەستگایە بوونەوە کە ببووە مای ئێش و ئازار و زیندانیکردنی ئەو پێشمەرگە و ڕێخستنانەی کە خۆڕاگرانە لە زیندانەکانی ئەمنە سوورەکەدا زیندانی کرابوون. دوای ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ بەعسدا دوجار قەڵای زۆرداری بەعس لە سلێمانی ڕووخاو هەیمەنەتی حیزبی بەعس بۆ هەتایە کۆتایی هات لەو شارەی کامیشە مایەی سەرێشە و ڕوبەڕووبوونەوەی بەعس بوو. دوای راپەڕینیش سلێمانی پێشەنگی زۆر بواریتر بووە، هەمیشە جێگەی ڕای ئازاد و میدیا و ڕۆژنامەی دیار بووە. یەکەمین رادیۆ و تەلەڤیزیۆنیش لە کوردستان دوای راپەڕین لە سلێمانیەوە دەنجیان بیسرا و ڕێڕەوێکی نوێی میدیایی کوردی لەو شارە بنیاد نراوە. ئەو کەناڵانەش زمانحاڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون، هەروەک چۆن نەخشە داڕێژەری راپەڕینەکە و بەدیهێنەر و پارێزەری دەستکەوتەکانیش بووە. هاوکات سلێمانی بەو پێی پایتەختی ڕۆشنبیری ناسراوە بۆتە مازەڵگەی چالاکی هونەری و ئەدەبی و قوتابخانەی هونەری کوردی، چەندین کۆبەندی جیهانی تێدا سازکراوە. سلێمانی لە بوارەکانی تری وەک تەندروستی و بیناسازی و پیشەسازی و بازرگانیش پێشکەوتنی گەورەی بەخۆیەوە بینیوە. هێمن قادر، کوردسات نیوز، سلێمانی.